ئیڤانکە ترامپ و بەکارهێنانی ئیمێلی تایبەتی خۆی بۆ کاری حکوومەت. کاریگەری پاڵاوکەکانی نەوتی جەزیرە لەسەر مرۆڤ و ژینگە. ڕەخنەکان لەبارەی عێراقەوە لە تابلۆکانی هونەرمەند هەڵگورد باران. تەماشاشی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامای کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. دەم باشم ژێ ئەمریکا دەست پێ بکەن. دەستهێڵەدارên ویلایەتا کالیفۆرنیا کاری بوون پشتڕاست بکەن کو 300 کەسên دنجی پاراستینە پشتی ئاگرێ هەری مردار دێ دیرۆکا ویلایەتێدا. لێ پشتی بهتری هەفتەیەکێ ژێ دەستپێکردنا ئاگرێ ناوچەیە پارادایس نێزیکی 1000 کەسی هین نەدیارن و تیمên ڕزگارکردنê di nav bermayên avahiyên şewitê de li wan digerin. Jimara fermiya qurbaniyan nêzîkî 8 kesî ne. Berpirsên beşê agirkuştinê bihêvîne ku ew ê gurbûna agir dorpêç bikin. Vê hefteyê renga baran bo çend rojan bibare û alîkariya wan di şerê agir de bike. ئیڤانکە ترامپ لە ساڵی ڕابردوو ئیمێلی تایبەتی خۆی بەکارهێنا بۆ ناردنی سەدان ئیمێل لەبارەی کاروبارەکانی حکوومەتەوە. بە پێکەسانێکی شارەزا لە پێداچوونەوەکانی کۆشکی سپی، ئیڤانکە لە ساڵی ڕابردوو سەدان ئیمێلی بوو یاریدەدەرانی کۆشکی سپی کاربەدەستانی کابینە و یاریدەدەرەکانی ناردووە کە زۆربەیان پێشلیە لە یاساکانی فدرال. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە ئەوێ دەستێوەردانێ نەکە ئەگەر دادوەرێ گشتی بە وکالەت بریارێ بدە کو ڤەکولینن دەربارەی دەستێوەردانە رووسیا دە هەڵبژارتنên ئەمریکایên ساڵا 2016 de rawestîne. Demokrat lê Kongrêsê rijdin ku vekolînên Robert Mueller bimînin û ew ê vê yek ji bo wan hêsantir be di destpêka sala bê de ji ber ew ê encûmena nivêran kontrol bikin. Raporta Zlatika Hawk hevkara me Bala Mehmûd pêşkêş dike. سەرۆکترامپ بە شێوەیەکی بەردەوام داوای کۆتایی هێنان بە لێکۆڵێنەوەکەی کردووە کە بە هەڵمەتێک بۆ هەراسانکردنی نەیارانی ناوی دەبات. ئەمەش دوای بەدوای هەڵبژارنەکانی نیوەی دووەم دێت کە دەست بەجێ وەزیری داد جێف سیشنز لە پۆستەکەی لابرد ئەوەی کە خۆی لە لێکۆڵێنەوەکە دەرباز کردبوو. لە جێگەی ئەو مافیواتکەری دانا کە بەرپرسێکی وەزارەتی دادبوو لە ڕابردوودا ڕەخنەی لە لێکۆڵێنەوەکە گرتبوو، وا پێدەچێت ترامپ واتکەر بەکاربێنێت بۆ کۆتایی هێنان بە لێکۆڵێنەوەکە و بەرپابوونی ناڕەزایی لە چەندین شاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. دیموکراتەکانیش پەیمان دەدەن لە دژی ئەو هەوڵانە بوەستنەوە. ئێمە هەموو شتێک دەخینە ڕوو کە پەیوەست بێت بە تێوەگلان لەو بابەتە. ئەو پێویستە بزانێت ئایا مافیۆ واتکر هیچ هەنگاوێک دەنێت بۆ ڕاگرنی ئەوەی کە مۆلەر دەیکات. ئێمە هەوڵ دەدەین ئەومان بۆ ئاشکرا بێت و ئێمە ئەوە دەخینە ڕوو و بێگومان من ئێستا داوا لە هاوکارانم دەکەم تا خۆیان بە دوور بگرن لە قەیرانی دەستوری ئێستا دەست بەکار بن و قسە لە دژی ئەو دەستنیشانکردنە بکەن. تەنانەت هەندێک لە کۆماریەکانیش دام بەوە دادەنێن کە پشتگیریکردنی واتکار وەک وەزیری دادی هەمیشەیی لەوانەیە ئاسان نەبێت. ئەو گوتی لەوانەیە هەندێک شت ببن بە کێشە کە جەختیان لەسەر بکرێتەوە. ئەو هەڵوێستەی زۆر کاری لێکردم. ئەو پرۆفێشناڵی و ژیاننامەیەکی زۆر پتەوی هەیە. لایەنگرانی دەڵێن وەتکەر لێ هاتوویەکی باشە بۆ پۆستەکەی. سەرنجام ئەوە مافی سەرۆکە وەزیری داد هەڵبژێرێت. لەگەڵەوەشدا سیناتۆرە کۆماریەکان ڕۆژی یەکشەمە هانی ترامپیان دەدا بۆ ئەوەی پەلە بکات لەو بڕیارە. سەرۆک پێویستە تا چەند زووترە بتوانێت کەسێک دیاری بکات بۆ سەرۆکی هەمیشەیی وەزارەتی داد. ترامپ ڕۆژی یەکشەمە لە تویتێکدا دەڵێت کە ئەو دەست وەرناداتە کاری وێتکەر. تەنانەت ئەگەر وێتکەر بڕیار بدات لە کەمکردنەوەی لێکۆڵینەوە لەسەر مۆلەر. ئەو بە تووڕەیی ڕەخنەی لە یاسادانەری کالیفۆرنیا ئادەم شیف گرت کە بە هەڵە ناوەکەی دەنووسی بۆ ئەوەی بێڕێزی پیشان بدات. وێتکەر تا ئێستا لەلایەن ئەنجومەنی سینات پەسەند نەکراوە. لێکۆڵینەوەکە بووە هۆی تاوانبارکردنی چەندین یاریدەدەری نزیکی هەڵمەتەکانی ترامپ. بەڵام هیچ بەڵگەیەک نییە لەسەر دەستێوەردانی رووسیا. ترامپ گوتی کە ئەو وەڵامی پرسیاری ڕاوێژکاری تایبەتی داوەتەوە بنووسین. بەڵام هیچ پلانێکی نییە بۆ ڕازیبوونی لەسەر ئەوەی کە ڕوبەڕوو پرسیاری لێ بکرێت. سێ لە سێناتۆرە دیموکراتەکان سکاڵەت و ماردەکان بۆ ڕێگەگرتن لە دەستنیشانکردنی دادوەری گشتی کاربەریەکەر مافیێوەتکەر لەلایەن سەرۆک ترامپەوە. گوایە لەبەرەوە دەستنیشان کراوە بۆ وایەخنەدان بە لێکۆڵێنەوەکانی هەڵدانەکانی ساڵی 2016 لە پەیوەندی بە رووسیاوە. سێناتۆر ڕیچارد بلومنتال لە کۆنەتەکێت و شێلدن وایتن هاوس لە ڕۆد ئایلند و مازی هیرۆنۆ لە هەوای لە ڕۆژی دووشەمە لە دادگای فێدراڵ ئەو سکاڵەیان تۆمار کرد.
د پانلێکێدا لە واشنگتۆنە پایتەخت ژمارەك لێکولەر و شارەزاین سیاسەتا ئەمریکا و ڕەوشە کوردان بەحسا دۆزا کوردی پەیوەندیان کوردان لەگەل ئەمریکا و باندۆرە تورکیە لە سەروان پەیوەندیان کرد. هەفکارێمە یحیا بەرزەنجی لەور بوو ئەڤ راپۆرت ئامادە کرد. کورد لە عێراق و سووریاش لە دژی داعش ئەو وێنەیاندا بە دنیا کە شەڕکەرێکی ئازان. بەڵام لە نێو هاوپەیمانی کورد و ئەمریکا سەرەداوە سیاسیەکان ناڕوونن. کورد لە پای ئەو هەموو شەڕەی لە دژی داعش کردی چی چنیەوە؟ ئایا کورد بەکارهێنەر بوو لە نێوان هاوپەیمانیەتە استراتیژیەکانی نێوان ئەمریکا و تورکیا یاخود هاوپەیمانی ئەمریکان؟ سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر کورد پێویستە سیاسەتێکی ڕوونی دەرەکیمان هەبێت نابێت دووڕوو بین لە سیاسەتدا چۆن دەزانم کە ناوم ساراسترۆنا دەبێت ئەوهاش دۆستانی خۆمان بناسین نابێت تەنها کورد بەکاربێنین و خوێنی ئەوان بڕێژین بۆ شەڕەکانی خۆمان دەبێت پشت و پەنان بین و لەوێ بین کە ئەوان پێویستیان پێمانە. لە دۆخی عێراق و سووریاش زیاتر وڵاتە زلهێز و ناوچەیەکان ڕۆڵە گێڕن. گرفتی سیاسی کورد بە تێکەڵبوونی هاوکێشە سیاسیەکان ئالۆستر دەرەکەوێت. کورد زۆر جار چاوی لە دۆستایەتێتی لەگەڵ ئەمریکا بەڵام هاوپەیمانی تورکیا و ئەمریکا بەهۆی دۆزی کوردەوە درزی تێ ئەکەوێت. دەیڤد پۆڵاک وەک شارەزایەکی خۆرهەڵاتی ناوەڕاست خۆوتنی کە خۆشی بە دۆستی کورد دەزانێت لای وایە پێویستە کورد بۆ ئەوەی پشتگیری ئەمریکا بەدەست بێنێ لەگەڵ تورکیا خۆی ساز بدات. حکوومەتی ئەمریکا دەیەوێت تا بۆی بکرێت لەگەڵ تورکیا وەکو هاوپەیمانێکی استراتیژی بمێنێتەوە. پێویستە کورد ئەو هەوڵە دووبارە بکاتەوە کە لە 2012 لە هەولێر کردیان یەپەگار لەگەڵ پارتە کوردەکانی دیکە بەوانەی نوێ ڕۆژاواشەوە بەوانشکە لە هەرمی کوردستانی عێراقن کە دژی تورکیا شەڕ نەکەن. هەرچەندە تورکیا خوێندنەوەی جیاوازی بۆ کرد کورد پێویستە هەوڵ بدات بۆ ئەوەی هەر نەبێ بە ئەمریکا بڵێت ئێمە هەوڵی چارەسەری دەدەین ئەوە تورکیا و ئەردۆغانە چارەسەری ڕەتدەکەنەوە. بەڵام تورکیا کە زۆرترین ڕێژەی کورد لە وڵاتەیە بەردەوام لە هەموو هەوڵێکی دروستبوونی قەوارەیەکی کوردیە ترسێت. ئەم شارەزایە کە ئەندامی پێشووی پەرلەمانی تورکیاش بووە لای وایە تورکیا کێشەی کورد وەک یەک دەبینێ ئیدی لە هەر وڵاتێکا بێت. بە تایبەتی ئێستا کە سیاسەتی ئەمریکا دژ بە ئێران زۆر چالاکە ئەنکەرەوەی دەبینێ بەشە لەو سیاسەتەی دژ بە ئێران لە ڕێگەی کوردی ئێرانەوە پیادە دەکرێت. تورکیا گرفتی هەموو کورد بە یەک مەترسی دەبینێ بە تایبەتی کاتێک دێتە سەر باسی سربەخۆیی یان ئۆتۆنۆمی. ئەو گرفتە سیاسیە لە سەدا هەشتای سیاسەتی تورکیای گرتووەتەوە. ئەو تێرمە بەسەر سیاسەت دازاڵە ئیدی ئەردۆغان بێت یان هەر لایەنێکی تر. شارەزایان لەم پانێڵە گرفتی سەرەکی کوردیان گرێدا بوو بە دووەرێکی نێوماڵی کوردەوە. ئیتی لای سیاسەکانی کورد ڕەنگە ئەو بابەتە چارەسەر نەکراوە بابەتێکی کۆن بێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. لە هەفتەی ڕابردوو لە سیمینارێکدا لە واشنگتن دی سی کە لەلایەن ناوەندی لێکۆڵێنەوەی کوردی بەڕێوەچوو و دکتۆر دەیڤد پاڵک شارەزای ڕۆژهەڵاتی ناوین لە ئەنستیتوتی واشنگتن بۆ ڕۆژهەڵاتی نزیک تێدا بەشداری کرد بە هەڵمانزانی چەند پرسیارێک لەبارەی ئەو بریارەی ماثیو پالمەر و بەڵوێزخانەی ئەمریکا لە ئەنکەرا سەبارەت بە دانانی خەڵاتێکی 12 ملیۆن دلاری لەسەر هەندێ لە سەرانی پێکەکە ئاراسە بکەین. بە سوپاسەوە وەڵامی چەندین پرسیاری داینەوە سەبارەت بەوەی چۆن دەڕوانیتە ئەو خەڵاتەی لەسەر هەندی لە ڕێبەرانی پێکەکە دانراوە دەڵێت. بەو شێوەی من دەیبینم بە مەبەستی سەودایەک بووە لەگەڵ تورکیا بۆ باشکردنەوەی پەیوەندیەکانیان و لە هەمان کاتدا یارمەتیدان لە باوەڕهێنان بە تورکیا بۆ ئەوەی هێرش نەکاتە سەر کوردەکان لە سووریا. لە ڕاستیدا من وا بیر دەکەمەوە ئەمە بە شێوەیە کە بە تورکیا بڵێ ئێمە لە دژی پەکەکە هاوکاریتان دەکەین بەڵام تکایە هێرش مەکەنە سەر یا پەگە لە سووریا. پەکەکە وەکو دەڵی تا ئێستا نەشەڕی بە ئەمریکا فرۆشتووە و نەسەر بازێکی ئەمریکی و یاخود هاوڵاتیەکی ئەمریکی کوشتووە و بگرێت لە هەموو شوێنێک دژ بە دەوڵەتی ئیسلامی شەڕیان کردووە. ئایا ئەمەیە پاداشتی کردارەکانیان؟ ڕاستیەکەی ئەوەیە لە ڕێبازی ئەمریکادا پەکەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ بە فەرمی وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناسراوە. ئەمە ڕێبازێکی نوێ نییە، ئەمە دەگەڕێتەوە بۆ دەیان ساڵ. جا من لەو بڕواایەدام کێشەکە لەبارەی تیرۆریزمەوە بەو شێوەی حکوومەتی ئەمریکا دەیبینێت بەو جۆرە پەیوەندی بۆ نییە ئاخۆ ئەمریکایی دەکوژرێ، پەیوەندی بە کێشەکانی ترەوە هەیە.
و ڕاستە کە وڵاتی یەکگرتوەکان دەڵێت پەکەکە ڕێکخراوێکی تیرۆریستیە بەڵام پەیەدا نا. بەسایە تورکایەک کە لە ئاشتیدا بژێت لە بەرژەوەندی وڵاتە یەکگرتووەکاندایەوە یاخود تورکایەک لە شەڕی کورد و پێکەکەدا. بێگومان تورکایەکی ئاشتی بڕوا بکە ئێمە حەز دەکەین تورکیا بگەڕێتەوە بۆ پرۆسەکانی ئاشتی لەگەڵ پەکەکە کە لە ساڵی 2013 و 14 و 15دا دەستیان پێکرد. من لەو بڕوایەدام ئەوە کارێکی هەرە باشە لە دیدێکی فەرمی ئەمریکاوە. بەسۆکە دەوتری بۆ ئەمریکا فشار ناهێنێتە سەر تورکیای هاوپەیمانی بۆ گەڕانەوە بۆ پرۆسەکانی ئاشتی یان دۆزینەوە چارەسەرێکی ئاشتیانە. من لەو بڕوایدام ئێمە بەنهێنیەوە ئەو شتە بە تورکەکان دەڵێن بەڵام ئەگەر بێت و بە ئاشکرا بێڵێن کاردانەوەی لێ دەکەوێتەوە. هەندی لە لێکۆڵێران دەڵێن ئەمریکا جاران شەڕەکانی لە ڕێگای وڵاتانی ناوچەکەوە ئەنجام دەدا کە پێدەوەتری شەڕی پراکسی. ئایا ئێستا تورکایە کە شەڕی پراکسی دژ بە پەکەکە لە ڕێگای ئەمریکاوە ئەنجام دەدات؟ نەخێر وڵاتی یەکگرتوەکان شەڕی پەکەکە ناکات. ڕاگەاندنی خەڵاتێک بۆ دەستگیرکردنی سێ کەس بە هەمان شێوەی شەڕی پرۆکسی و یاخود شەڕی لە جیاتی نییە. ئەوە زۆر جیاوازە. بەسێوە چه ئامۆژگاریتان هەیە بۆ تورکیا ئەمریکا و پەکەکە؟ ئامۆژگاری من ئەوەیە لەو بڕوایەدام هەر ئەو ئامۆژگاری تۆیە ئاشتی دروست بکە دایلۆگت هەبێت لەگەڵ دوژمنەکانتە لەبەر ئەوەی تەنها ڕێگایە بۆ بەرەو پێشچوون و من لەو بڕوایەدام حکوومەتی تورکیا ئەوەی لە ڕابردوودا کردی هیوادارم لە ئایندەدا بگەڕێتەوە بۆ ئەو ڕێبازە. شارەزایان دەڵێن شەڕ چارەسەر نییە و بەگرە ئەگەر بێت و پەکەکەش لەناو بشێت بەڵام گەلێک لەناو ناچێت و دۆزێک بە ناوی دۆزی کوردەوە هەیە هەر دەبێت چارەسەر بکرێت ئەمڕۆ یان سبەی. دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا لە ڕۆژی سێشەممە داوای ئازادکردنی ساڵحەدین دێمێرتاشی کرد لە تورکیا و دەڵێ دادگاکردنەکە لە ناوبردننی چەندایەتی بووە. دێمێرتاش یەکێک لە هاوسەرانی پارتی دیموکراتیکی گەلانە کە لە نۆڤامبری ساڵی 2016 دەستگیر کرا. دەستگیرکردنەکەی لە پەیوەندی بە میلیشیا کوردەکانەوە هەیە. دادگای ستراسبۆرگ لە فەرەنسا دەڵێ دەستگیرکردنەکەی ناڕەوا و نادەستوریە و بە پێچەوانەی ئازادیەکانی بیرۆڕا دەربڕینە. هەولێن دامەزراندنا حکوومەتە نوێە هەرێما کوردستانە عێراقی بەردەوامن و چاودێر پێشبینیاوەیەکێ دکن کە پشتی دامەزراندنا هەردوو حکوومەتین بەغدا و هەولێرێ پەیوەندیên وان باشتر ببن. دێ دیدارەکە تایبەتە لەگەل دەنگی ئەمریکا سکرتێرێ پارتیا کارکەر و رێنجبەرین کوردستانی باپیر کامەلا بەحسا دامەزراندنا هەردوو حکوومەتان یەکبوونا ئالیên کوردی و پرسا گەندەلیە دکە. بێگومان ئەگەر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دوو ئەرچی لەسەر شانی یەکەم حکوومەتێکی بەهێز دروستکە وەکو ڕابردوو کە حکوومەتێکی بنکەفراوان بوو بەداخەوە کە زیاتر دابشکردنی و پشکێنە بوو ئەوە سەرکەوتونە بوو خۆمان دیتمان چی لێکەوتەوە. ئێستا دەبێت لەوە ئەزمون وەرگن حکوومەتێکی بەهێز بێت حکوومەتێک بێ بتوانێت خواست و ویستی خەڵک بێنتدی لە هەمان کاتیشدا ئەو حکوومەتەی داهاتوو چاکسازێکی جددی کا بۆی عەدالەتی کۆمەڵایەتی بێتەدی زیاتر پشتیوانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەخۆوە دەبینەوە ئەو یەکڕیزیەش دەبێتە ئەوەی کە زیاتر لە بەغدا بتوانین مافەکان بەدەستبێنین. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی کوردستانی ئەو ئامادەباشیان تێدا هەیە بۆ ئەوی گفتوگۆکەن لەسەر مافەکانی گەلی کورد بە تایبەتی هێورکردنەوەی ناوچەکانی کە گرفت و کێشەی تێدا هەیە و ئێستا پارێزگاری کەرکووک بە نمونە وەکو ساڵی هەفتاکان دەستی بە عەرەبکردن کردووە دەستی بە دەرکردن کردووە بە دەستی بە ئاوارەکردنی کورد کردووە دەستی بە سەراگرتنی مڵک و ماڵی خەڵک کردووە. ئەوە وا دەکات کە ئەوە پێمان دەڵێت کە پێویستی بە ئەوە هەیە کە لەگەڵ بەغدا ڕێکەوتنێک کە بێ ڕێکەوتنێکی سیاسی بۆ ئەو چارەسەری بکرێت. ڕێکەفتن لەگەل بەغدای گەلک گرنگە و ji بۆ کوردانژی باشە کومەرجێن خۆ بسەپینن لێ ji بۆ کومەرجین خۆ بسەپینن و ji بۆ بگەن ڕاستی ڕێکەفتنەکێ دەبێ کورد بخوات بناوبەرە خۆ بخۆدا یەکگرتی بن. ئیرۆ هەرێما کوردستانە عێراقی ئالیên سیاسی تاکیژان ئاستێ هەفگرتینە یعنی ئەم دەزانن ئانها gelek axaftin gotûbêj li ser damezrandina hikûmeta Herêma Kurdistanê Iraqê dibe hinek aliyên siyasî
بەشدار نابن دەبێ حکوومەتێدا تو دەبێژی چ خاص گرنگێک ئەوالینە تەف دەبێن و حکوومەتێکی گرتی دامەزرین هەرێمە حکوومەت گرنگ نییە چێ بەشدار دەبێت چێ بەشدارن گرنگکە حکوومەتێکی بەهێز بێت و حکوومەت قانون چەسپێنێت و حکوومەت مافی وەختی هەمی عالی بەشدار مەرج نییە خۆ دەکرێت لە هەموو دنیادا ئەوانەی کە زۆرینە بەشدار دەبن و ئەوانتر دەبن ئۆپسیۆنێکی دەبنە ئۆپسیۆن بەڵام ئۆپسیۆنیش دەبێت بە ئەرکوی نیشتیمانی خۆی هەستێت ئەوەی کە دەچێتە چوارچێوەی مافەکانی گەلی کورد لە بەغدا و دەچێتە چوارچێوەی دەرەوەی هەرێم ئۆپسیۆن دەبێ هەوڵی چاکسازی کە بێتە فشار حکوومەتێکی تەندروست دروست بێ نەک ئەو حکوومەتەی کە هەیە بیرروخێنێ دەبێ حکوومەتەکە بەهێز بکرێت خۆ ئەگە حکوومەتەکە بەهێز بێ ئایندە ئەگە ئۆپسیۆن ئیش بۆ وڵاتە بکە ئەو حکوومەتە بەهێزە دەکەوێتە دەستیوی نابێ بەلاوازی بەبێ ئەوەی کە موئەساتی نەبێت دەبێ حکوومەتیش بەچی بەهێز دەبێ بە دامەزراوەیکردنی بە موئەسات دامەزرێت ئەو بە دامەزراوەیکردنە کە لە کاتێکدا ئۆپسیۆن دێت دەسەڵات بەدەگرێت نە ئەوەڵی دنیا و نە کۆتایی دنیاە ئاگە دێت بەدەستەوەگرێت دەبێ حکوومەتێکی بۆ موئەساتی بەهێزی بێ بۆ خۆی کار ئاسانیە بۆ ئایندەدا وەلایەکیش خزمەتێکی گەورەی نیشتیمانیە شکێک بە پیر دەمە ئاخافتنەدا گەلێک جاران بەحسا ینی نەمژارەکە نوێیە نەمەژارێک تەزەیە مەژارێکە کەبنە بەحسا گەندەریە لە هەرێما کوردستانی دەبێ وام دەزانن ڕۆلە حکوومەتان کێمکردن یان بلندکردنە ئاستا گەندەریدا گەلێک سەرەکەیە تو دەبێژی دامەزاندنە نوێە ینی حکوومەتە نوێ هەرێما کوردستانی ڕۆلێکی دەکارێ بلیزێت دەکێمکردنە ئاستا گەندەریە دەر هەرێما کوردستانی بێگومان خۆتان دەزانن گەندەڵی لە عێراق بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە و هەموو جونگەکانی گرتوتەوە ئەگەر حکوومەتی نوێی هەرێمی کوردستان یان ئەو بڵێن لیستانی کە سەرکەوتوون و دەنجی پێویستیان دەست هێناوە و کە دەست بە چاکسازی نەکەن و بە تایبەتی یاسای پرۆژه یاسای چاکسازی نەخەنە بواری جێبەجێکردن و پەسەندی نەکە ئەو قولەی پەرلەمان بەرپرسیارەتێکی گەورەی دەکەوێتە سەرشان و گومانم لەوەدانە لە هەڵبژاردننی داهاتوو گەل سزایان دەدات بۆ ئەوەی بەر سزای گەل نەکەون دەبێت فریای خۆیان بکەون نەک چاکسازیکەن نەک هەرەوە بکەن بژێ ئەوی ژیانی خەڵک باشکەن دەبێت جارێکی تر وا بکەن یاسا سەروەر بێ و لە هەمان کاتیشدا بتوانن هەرێمی کوردستان دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەدامەزراوکەن منەوەی دەڵم ناکرێ بڵێن لە 100 ئەو شتەوە دەکرێت خۆی هەموو ڕێژەیە بەڵام بە ڕێژەیەکی باش لەو چاوەڕە دەکرێت ئەو حکوومەتە کە ئەوە بکە کە ئەوە نەکە ئەوە کارێکی خۆکوژی دەکات. پۆلیسی ئوسترالی باوەڕ دەکات وان نەهێشت ێریشێکە پلانکری بقەومە بڕیاگرتنا 3 کەسên ئوسترالی کۆژە بنەمالین تورکینە. پۆلیس دەبێژە کەسên بەرگومان ئیلهام ji گروپا تەروریست داعش بربوون و wê li bajarê Melbourne bêne dadgehkirin. Li gor polîs bergumanan bi riya peyamên şifrekirî peywendî li gel hev kirin ji ber vê yekê zehmet bû ji bo polîs ku dem û cihê êrişên plankirî nas bikin. Pasportên bergumanan îsal ji ber sedemên ewlekariyê hatibûn sekinandin. نگرانێکی زۆر هەیە لەبارەی کاریگەریە نیگەتیڤەکانی ئەو پاڵاوگانەی لەلایەن خەڵکەوە دروست دەکرێت لەسەر تەندروستی مرۆڤەکان و ژینگە لە ناوچەی جزیرە لە باکووری سووریا لەبەرەوەی پیسایی بڵاو دەکاتەوە بە تایبەتی لە ترپەسپی ئەمە نگەرانێکی گەورە بووە بەڵام هەندێک کەسان دەڵێن سەرڕای هەموو هەرەسەکانی ئەم پاڵاوگانە کاریان بۆ دابین دەکات. لە ناوچەیە باشووری هەرێما جەزیرێ ڕۆژئاوا دیاردەیە پارزیونگەهên petrolê yên destane pir bûne. Welatî dibêjin got tevî bûye derfetek kar ji bo bi hezara malbatên gotê de dixebitin lê ji ber dûman û gaza petrolê nexweşî belav bûne. Li herêmên got barzûngehên petrolê tê de pirin asta pêkariyê jî tê de bilind e. Ji ber wê jî karmendên parzûngehan dibêjin got tevî zanîn got ziyana wê heye lê ew neçarin بیکاری بکن. ام د پارزونان ده کار دکن. جبر له هریما ما کارتونیه. جیان زحمته نباشه لی ام نچارن. والله اشتغلنا لان شغل ما بي عمل ما بي. ام جبه کاری دخبتن. هون روشا سوریای دزانن. جنچاریه. چاندنی تونیه. زهاییه. ام د پارزونان ده کار دکن. توی گو زراره لتندرستی آمدکه. ام بخویدانا خواه کار بکن چیتره ام کار نینه روا بکن غير اتجاهات والحركات احسننا واشرفنا دیاردەیە پارزونگەهên petrolê yên destane bi şerên navxweyî li Sûrî re derket hewlê.
li deverên got parzûngehên petrolê yên destane lêv belav bûne, gundewarên wê deverê jî pir gazinan ji dûmana wê dikin û her wisa li wan gundan nexweşî belav bûye û him li ser mirovan him li ser jîngehê. هن مصدر رزق العالم كلها تستفيد منه اللي يشتغل بيها واللي ما يشتغل بيها والله مستفيد منه. خەلکên vê deverê tev sûdêjê digirin û tê de kar dikin. Em li rêbazekê digerin got dûman, bandorê li zarokan, daran û deverê neke. Nexweşiyên got ji ber dûmana petrolê û bîna gaza wê di nav xelkên herêmê de pir bûne. Nexweş li nexweşxaneyên tirbespiyê jî îlac dibin. Heyva Sora Kurd ji bo dengê Amerîka serjimanin du mehên dawî ji nexweşiyên ji ber dûmana û gaza petrolê li herêmê çêbûne şirove dikin. إحصائية واجد هردو هيبة تقريبا 675 حالة هتجمل فيدي مركزي نقبة زاروكا دا ومظنة دا نخوشية تحسسي إنه تنفس جهاز تنفس بشكل عام وأكثر شيء حالاتي ربو يعني تقريبا 85 حالة ربو هتجمع بي بحرقة. Rêveberiya xwesergo petrolê ji welatiyan belav dike û dibin çavdariya wê de petrol tê parzûnkirin, beşê wê yê jîngehê çavdêriya parzûngehên petrolê jî dike. Ofîsa jîngehê li kantona Cezîrê didi xuyanêkirin got ji aliyên wan ve biryarin hene got rêbazin werin çêkirin got tê de tedbîrên kêmbûna dûmanê û gaza petrolê kêm bikin. أنا وك كوميتا بيئة بري سيهي فما تعميم أقدر خصته بري جي ما أقدر خصته إنه التزامي بشعلاتي فان مصافية بكن شعلة مرافق بمصفاير جبو خاطري غازا مرافق بنفتر ثاني أكسيد الكبريت بشوتينه جبو خاطري زرار أوي كيم به Herêma Cezîrê got wek zengîntirîn deverên petrolê goberiya alûziya Sûriyayê petrola wê li parzûngehên Humsê dihate parzûnkirin. Li gorî berbistên jîngehê got piştî 2011 û herêm ji aliyê rêveberiya xweser ve tê bi rêvebirin, parzûngehên petrolê bi şêweyê destane têne parzûnkirin, ew jî ji ber derfetên sînordar. Lê di encama parzûngehên destane de ziyaneke pir mezin li mirov û jînkehê tê kirin. Zana Umer dengê Amerîka ji herêma Tirkiyeyê. هەلگورد بارام کو شێوەکارێکی خەڵکی باژارê Silêmaniyê di pêşangehekê da biriya berhem û tabloyên xwe şêwaz û awayên kopê siyaset, kultur û aboriya Iraqê bi rêve diçe rexne dike. Agahî bêhtir di vê raportê de li dor behrem di vê raportê de bibînin. ئەمە دیمەنی هەوڵاتیانی شاری کەرکووکی دەوڵەمەند بەنەوتە کە بۆ وەرگرتنی هەندێک نەوت بە هەڵەداوان ئەڕۆن. ئەم ڤیدیۆیە لە نێو کونی بەرمیلێکی نەوتەوە پیشانی بینەر ئەدرێت. ئێرە کارگەی جگەری سلێمانیە و پێشەنگایەکی هونەری هونەرمەندێکی شاری سلێمانیە. من هەڵگورد ئەحمەد بارامم ناوە لەم پرۆژەیە لەسەر پرسی شوناس و دۆزەکانی نەوت وەستاوم. ئەم پرسانی کە باسم کرد لە چوارچێوەی دەکاری هونەریە ئاڕاستە کراون. ئەگەر پرسی شوناس بە نمونە وەرگرم یەکێک لە کارەکان ئەم پاسپۆرتەی پشتمەوەیە کە جێی سەرنجم بوو. لە ڕێگەی پیشاندانی ئەم پاسپۆرتەوە هەڵگورد ڕەخنە لەو هەڵە زمانەوانیانە ئەگرێت کە لەسەر دەقی پاسپۆرتە عێراقیەکاندا هەیە. وێنەی پێچەوانی هەڵگوردی شتەیدا مانایەکە بۆ ئەوەی سیمای ئەو هیچ شتێک لەباری شوناسی ئەوە وەکو کورد ناڵێت بەڵکو ئەو دەقە کوردیەیە کە هەڵەی زمانەوانی تێدایە. ڕۆژێک دایکی هەڵگورد ئەوە باس ئەکات کە ئەو 3 ساڵە نەوتی وەرنەگرتووە لە وڵاتێکی دەوڵەمەند بە نەوت و بەرمیلەکەی بە بەتاڵی ماوەتەوە. هەڵگورد و دایکی هەڵدەستن بەکردنەوەی بەرمیلەکە و ڕەنگکردنی بە ئاڵای عێراق و گۆڕینی بۆ شاکارێکی هونەری. ئەوەی من تێبینەکەم ئەوەیە کام تێکستە تریکێکی سیاسی لێرەیە نەک ئەوەی کە گزارش لەوە بکاکە ئەم وڵاتە یاخود عەلەمی ئەم وڵاتە هی کۆمەلگایەکە کە چۆن بڵێ 100% کۆمەلگایەکی ئیسلامیە. گزارشکردنی هەڵگورد لە دەوڵەتی عێراق وەک وڵاتێکی دەوڵەمەند بەنەوت بەوە نەوەستاوە و هەستاوە بە هەڵکۆڵین و پڕکردەوەی پانتاییەک بەنەوت لەسەر شێوەی نەخشەی عێراق و لەو ناوچانەوەی کە خاکەکەی دەوڵەمەندە بەنەوت نەوتی لێ هەڵ ئەقوڵێت بە بەردەوامی. ئەگەر زیندانیەک سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو بێت بۆ چێژوەرگرتن و چۆناڵێ کەش و هەوایەکی پێکەنین ئامێز بۆ جۆرە سزای زیندانیەکان داوە کە بەرمیلێکیان بۆ پڕ کردووە لە ئاو
گوتیانە بە کەوچکەچا دەبێت لە ماوەی 24 ساعتە بەتاڵیکەیتە ناو بەرمیلی دووهەم کە بەتاڵ بووە. ئەگەر نەیتانی بە ئەوە سزاکەی بەسەرات بیخەبوو وەگەر بیشی توانی بە ڕۆژی داهاتووتر هەمان پرۆسیان پێ دووبارە ئەکردەوە. بە ئەنجامدانی ئەم کارە و پیشاندانی لە فۆرمێکی هونەریدا هەڵگورد ئەوێت ئەو پرسیارە دروست بکات کە ژیانی دووبارە و ڕۆتینی هەر تاکێکی کۆمەلگا ئەکرێت تا چەندێک پوچ و بێمانابێت. ئەو ئەیەوێت بڵێت کە ڕاکردنی تاکێکی هەژاری کۆمەلگا بە دواییناندا جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ ئەم سزایەدا نییە. پرۆژەی کاتالیست لەلایەن هونەرمەندەوە خۆی لە دەکاری هونەریدا ئەبینێتەوە و لە ئێستادا لە کارگەی جگەرەی سلێمانیدا پێشەنگاکە بەردەوامی هەیە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. کاریکاتۆر و وینەکانی مرۆڤ لە نمایشنامەیەکدا کە کۆمەڵی گەنجانی کش و کورتێدا بەشداری دەکەن و لە ئەنکەرە پێشان دەدرێت پێملێرمان ئەیودەمێر ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. لە ئەنقەرێ پێشەنگەیەک بە ناوێ پێشەنگەها وێنە و کاریکاتوریا مرۆڤ هاتەوێکردن. ئەو پێشەنگە di hilekêda dîroka mirov nîşan dide. Lê aliyê din da jî zêdetir du şêwazê huner, karîkatûr û wêne tîne bahev. Mirov dibe qey her du cûrê huner li gel hev pêşwazî dikin. Temaşevanê vê pêşengehê gava hestê xwe diyar dikin, ew gav pirtirîn armanca vê pêşengehê jî zelal dibe. Cüneyt herî zêde li ser espîriya sekiniye. Hinê van kitâbîne, lê tiştê afrênerî têda heye. Li vê derê yê elîfê weke berhemê hunerî disekinînin. Karîkatûr û huner hatine bahev, kêmek nefesê Picassoya û diyara hewesek heye. Selîn Kaçar, gava serdana vê pêşengehê dike pêştir wek tiştekî basît dibîne. Lê gava wênan temaşe dike û nivîsê karîkatûran dixwîne matmayê dimîne. Yani ilk başta bir girdiğimde çocuk Gava destpêkê da ez hatim min got qey pêşengeha zarokaye piştî ku min temaşe kir û nivîsê we naxwend ez matmayê bûm. Gelek kêfa min hat. Bi rastî gelek tiştê başin. Hemû hestê min yekser gorî pê bawer nebûm. Min gelek eciband ji hunermendara gelek spas dikim. Her temaşevan li gorî xwe di vê pêşengehê da mesajek digire. Alî wiyan jî yek jivan temaşevanan e. Dibêje mirov gava li vê derê din hêre kêmasiya xwe jî dibîne. Sergi bende pêşengeh li ser min hestekî taybet durust kir. Heger li derekî astangê hebe bi huner şiklekî nû digire û pêş dikeve. Ev pêşengeh hestekî wisa da ser min. Ji bo ku pêvengehekî wiha hatiye vekirin spas dikim. Huner gava bi staylê gerdûnê bê çêkirin ji bo her kesî wateyeka wî heye. Di vê pêşengehê da jî mirov vê rasteqîna huner bi awayekî asan dikare bibîne. Eyüp Demir, Deng Amerika, Ankara. تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. بمینن ناف خێر و خۆشیەدا.